بانگەشەی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی بۆ لیستی نیشتیمان و کاندیدی ژمارە 3 ئەو لیستە بەردەوامە و لەو چوارچێوەیەشدا ئەندامان و دۆست و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی کەرنەڤاڵی ئۆتۆمبیلیان ئەنجامدا بۆ سەرخستنی لیستەکە و داوا دەکەن هاوڵاتیان دەنگ بدەن بەو لیستە چونکە ئومێدی داهاتووی خەڵکی ناوچە جێ ناکۆکەکانە. مان و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی ئمڕۆ هەستاوین بە کەرنەڤاڵێک بۆ پشتیوانیکردن لە لیستی نیشتیمان 183 کەرنەڤاڵی کەرکووچیەکانە بۆ سەرخستنی لیستی مرد و لیستی هەڵوێست و لیستی فەقیر و هەژاران، لیستی خێرخوازان، لیستی مەردایەتی، لیستی کوردایەتی. هەڵوێستی هاوڵاتیان زۆر بە گەرمی و گوڕۆ پێشوازی لە لیستی نیشتیمانەکەن، دڵیان زۆر بەم لیستە خۆشە. ئینشاءالله نە کەرکووک گۆڕانکارێکی تەواو بەڕێوەیە مژگەنی بدەم بە هەموو خەڵکی کوردستان. ئێمە وەکو ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی ئەمڕۆ دەستمان کردووە بە ئەنجامدانی ئەم کەرنەڤاڵە بۆ سەرخستنی لیستی 183 نیشتیمان و کاندیدە بەڕێزەکەمان مامۆستا محەممەد جەلیل بە ئیزنی خوای گەورە هەوڵە دەین کە هەموو خەڵکی کەرکووک پێ ئاشنا بن و دەنگی خۆیان بە مامۆستا محەممەد بدەن بە پشتیوانی خوای گەورە سەرکەوتن بۆ خۆمانە. ئینشاءالله ئەم جاران لیستی نیشتیمان وەکو کەس لە هەر سێلانەکە پێک هاتووە جێی دڵخۆشی و ئومێدی ئەو خەڵکەیە، خەڵکی شاری کەرکووک. بۆیە ئێمەش ئەمڕۆ بە دڵخۆشی و بەشداری ئەم کەرنەڤاڵەمان کرد، با بڵێن ئەم کەژاوەی سیارانەمان کرد و دیارە لە کۆتا ڕۆژەکانی بانگەشەیەدان و وەکو ئەبینی کەوا خەڵکانێکی زۆر بەدەممانەوە دێن سوپاس بۆخوا ئینشاءالله بینە جێی ئومێدی ئەو خەڵکە. لیستی نیشتیمان لە کەرکووک و ناوچە جێ ناکۆکەکانی تر بە ژمارە 183 لە نێوان کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی پێکێنراوە پشتیوانێکی زۆری هاوڵاتیانی ئەو ناوچانەی بەدەستێنەوە و ئومێد دەکەن ئەو لیستە ببێتە هۆکاری گەڕانەوەی ئەو مافە دەستوری و سیاسیانەی کە حزب دەسەڵاتدارەکانی هەرێم بوونەتە هۆکاری لە دەستدانی. کاندیدی ژمارە 3 کۆمەڵی ئیسلامی لەو لیستە بەڵێن دەدات لە جێی متمانەی هاوڵاتیان بێت و داکۆکی لە مافەکانیان بکات. ئەم لایەنگران و دۆستانی کۆمەڵی ئیسلامیەکەین کە ئەمڕۆ هاتوونە بۆ کەرنەڤاڵێکی جەماوەری. ئێمە داوا لە خەڵکەکەین کە پەیامی ڕاستی و حەقمان پێیە، پەیامی ئاوەدانکردنەوە، پەیامی ئاشتی و ئاوەدانیمان پێیە، متمانەمان پێ بکەن، ئێمە ئەتوانین خواستەکانیان بەدی بێنین. کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی بەهەسکردنیان بە بەرپرسیارەتی لە بەرامبەر خاک و هاوڵاتیانی ئەو سنوورانە توانیان لیستی نیشتیمان دروست بکەن و ئومێد بدەن بە دانیشتوانی کەرکووک و ناوچە جێ ناکۆکەکانی تر کە ئەوان دەتوانن گۆڕانکاری بکەن و لە بەغداد شەڕی مافە دەستوری و یاسایەکانیان بۆ بکەن و هەموو هەوڵێکیان بخەنە گەڕ تا ئەو کاتەی کەرکووک دەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان و داهات و بەرهەم و سامانە سروشتیەکەی بۆ خەڵکی ڕەسەنی شارەکە دەبێت. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.